کاک خەسرەوگیان سەرەتات پێم بڵێ چۆن بوویە پێشمەرگە و چەند تەمەنت چەند بوو ئەسڵەن؟ بەڵێ ئەو کاتەی زۆر سپاست دەکەم مام پورنەژات بۆ داوەتەکەت، دەستەکان خۆش بێ بۆ ئەو هەرێکە بۆ من ڕەخسان، زۆر خۆشحاڵم بەڕاستی. سەرەتای ئەوەی کە من بووم بە پێشمەرگە تەمەنم 19 ساڵ بوو، سەرباز بووم و ئەو وەختی زۆر ینی ئاوات و ئارزوم ئەوە بوو ببم بە پێشمەرگە. ینی بۆ من مهم نەبوو سەربازم کەی تەواو دەبێ، چەندەم کردووە، چەندەی دیکە تەواو دەبێ، ژیانم چی لێ دێتەوە، چی لێنا، باب و دایکم چیان لێ دێ، خوشک و براچیان لێ دێ. مهم من ئەوە بوو بە ئاواتی خۆم بگەم. هیچ مشکلەیەکی ژیانیشم نەبوو، ژیانی مادیات، ماڵی، خانەوادە هەموو شتێکمان زۆر خۆش بوو. بەس وەک هەموو کوردێک هەستم زۆر بە کوردایەتی دەکرد، هەستم بەوەی دەکرد کە بەش دەخراوین، زوڵم نەکراوین، چاوساوەینە، بنەماڵی شەهید بووین، 5 شەهید کە جەنابش بۆ خۆت باش دەزانی کە لە زمانی شایە وەحتاس سەرەتای ئینقلاب کەدا هاتە تا ئێستا شەیدمان زۆر باشە ئەوەندەم پێ بڵێ قسەکانیشت زار لێ دەبڕم داوای لێبوردن، بەڵام تۆ چی ملات شیرێژی؟ ئەمن برازایمدا شیرێژ و محەممەد شیرێژم و بەڵێ ڕەحمەتی. زۆر باشە. سەوادت هەبوو کە توێنێ حیزب؟ ئەمە تا پێنج سەرەتایم خوێندووە، هەتا پێنجمی ئیبتیدایم خوێندووە. سەوادشی ئەوەم نەبوو بە حوکمەوەی کە زۆر علاقەم بە خوێندن نەبوو داخلێدا، زۆر ئیدامە بە خوێندن نەدا. هەر لەگەڵ بابم دەچووم ئیش و کاری مزرای هەبە، کەشاوەرزی هەبە، دیکە بە دەچوم ئەوم دەکرد. ئەوم عرض دەکردی کە بۆ پێشمەرگایەتی ساڵی 1373 ڕۆیشتم بۆ پێشمەرگایەتی، واو کە لە سەربازیدا ڕۆیشتم کە چوون بۆ پێشمەرگایەتی بەڕاستی زۆر بە سەختی گەیشتمیە. جاوە کاتێکی زۆری دەوێت کە چوم بەحاڵ هاتمە کوردستانی باشوور، هاتمە کۆیە لەوێ دوای ئەوەی کە لەوێرا ئەمنیان بەر بۆ جژنەکانە لە ناوەندی سێ، لەوێ بوو دوای 6 مانگە شێوەدا ناردێنم بۆ دەورەی بۆ فێرگەی. وا بزانم 97 بوو یان 98 بوو دەورەی سەرەتاییم ئەو وەختی، تقریبەنەوە 29 ساڵ پێش ئێستا پێم دەکە، یان 28 ساڵ یان 29 ساڵ لە ساڵی 73ەوە هەتا ئەو بکەنە 73 لای خۆمان. بەڵێ 73 لای خۆمان. باش ئەلێرە ڕاوەستین ئەتو بۆ خۆت خەڵکی چه هەدەی بووی؟ ئەمە خەڵکی جەرانێ بووین، نزیک پیران شاریە، 4 کیلۆمتر لەگەڵ شاری ئاوا فەسلێک بوو. زۆر باش. منتقەی گۆ مەنگوڕن یان منتقەی گۆ چنە؟ چ بە تیرەیە؟ پیرانن. زۆر باش. ئەتو بۆ خۆت شۆرەتت چییە، شۆرەتی ئەسلیت؟ ئەمنە ئەسلی ئێمە پادامین، بەس بە حکمی ئەوەی کە شیرێژین، بەس ناوی خۆش شۆرتی خۆشم هەر بە شیرێش کردووە، هەر لە نەویزبش و هەر لە ئەوروپاش پێم دەڵێن خەسرە و شیرێش. بەڵێ بینەرانی خۆشەویست، میوانی بەرنامەکەی من یەکێک لە پێشمەرگە دڵسۆزەکان، بۆیە دەڵم دڵسۆز چۆن ئەمن ماوەیەکی لەگەڵی جیران و دۆست بوومە. ئەو برادرە دڵسۆزێکی تایبەتی بە نیسبەت حیزبی و کوردایەتی وار بە نیسبەت کۆمەڵگا هەیە. دوایەوەش ئەوەن یەکێک لە تایبەتمەندەکانی کاک خەسرە و شیرێژی ئەوەیە کە صادق و پاکە، لە هەم لە بەرخورد داسوکەوتدا صادق، هەم لە جێڕانەوەی بیرەوەری و مۆزوعەکاندا. بۆیە سەرنجی منی ڕاکێشا کە قسەی لەگەڵ بکەم و بەشی خۆشی هەرە زۆری گرنگی بیرەوەریەکانی کاک خسرۆی پێکاتون لە بیرەوەری شتە خۆشەکان کە بەو پەڕی سەداقەتەوە دەیڵێت تەنانەت لەو جێی کە بە زەرەری خۆشیتی بە سەداقەتەوە دەیڵێ یانی چێڕەوکەکەی ناگۆڕێ بۆی کە کەسایەتی خۆی گرنگکە.
ئێمە لەگەڵ کاک خوسرە و شیرێژ درێژە بە قسەکانمان دەدەین. کاک خوسرە ئەمە ماوەیەک جیرانی گۆ بووین و تو کۆمەڵێک بیرەوەری زۆر خۆشت بۆ من دەجێراوە. پێم خۆشە ئەوڕۆ دەو بارودۆخەیدا کە خەڵک بەڕاستی ماندوو ناڕەحەت و دڵتەنگە، پێم خۆشە بە جێرانەوە هێندێک بیرەوەری خۆشی تو بۆ چەند چرکەیەکیش بێ خۆشی یان شایی یا پێکەنین بخەینە سەر لێوی ئەو کەسانەی کە چاومان لێ دەکەن. بەڵێ دیارە ژیانی ئینسانی لە سەرەتاوە هاوراز و نووشی و خۆش و ناخۆشی زۆر دیوە، بەس من پێم خۆشە دە ژیانی ئینسانیدا شت چۆنە وەک خۆی بژێڕێەوە، وەک خۆی تاقی نەک شتێک مەسەلەن بڵێ وانە بە شێوێشی دی بژێڕێەوە، شتەکە وەک خۆی خۆشە. جا زۆر شت هەیە دە ژیانی ئینسانیدا دەگۆڕێ، ینی مەسەنا هێندە شتێک کابرا هەیە شێشی خۆش دەبێ یا ناخۆش دەبێ وە خۆی ئینسان باسی بکە. ئەوەم عەرزە کردی لە ژیانی پێشمەرگایەتیمدا شتی خۆش و ناخۆشیمان زۆر دیوە. وا بوو کە من لە دەورەی فێرێکە تەقسیم کرێنە من درام بە بەشی کۆمەڵاتی یەکێک لە بنکەکانی حیزب بوو لە دەفتەرەیە کە لەوێ بووین. من لەگەڵ وردەودا لەگەڵ ئەو پێشمەرگانیان ئەو برادرانی کە پێکەوە بووین، چەند برادرێکین کە ڕەفیقاتیمان زۆر خۆش بوو لە سەرەتایەوە هەتا ئاخیریش، کە ئێستا چەند برادر هەنا هێندشان نەبێدەنا هەموو لە دەرەوەی وڵاتن زۆر پێکەوە بوو، زۆرشی خۆشمان لێ دەخەومە. یەکێک لە شتە خۆشەکانەوە بوو ساڵی 75 تۆپباران کرێن. تۆپبارانی حیزبی ئەمیش لەگەڵ دوو برادر زۆرم خۆش دەویستن، کێشان لە ئێران هێشان لە نۆروێژەیە کە لەوێ بووین. ئەمن چوومە کنیان دەرەتانم نەبوو بێمەوە کە تۆپبارانەکە بۆ ئەوانە حەسە پێیانماکەیان دەبی خەسرەوە دەبی بگەڕێتەوە، ئەمن نەمدەبێت ڕاستی زۆر دەترسام، چون تۆپبارانەکە ئیوەی نەبوو لە شۆڕا تۆپ دێ و چۆ دەکەوێ نەدەزانێ، دەبا لە لازێ خۆ دەبا خۆت شەرباوە. وەختی زەنگێنی ڕۆیە بوو موشەگەشی هاویش کوڕە دەنگی زۆر ڕەخە بیلامانە حەی نەبێت لە تەوالێتێدا بوو هات بخوارێ لە جێ پیساکەیدا بوو بۆنێکی زۆر ڕژا بوو سووری هاوینش بوو. جا برادرێکمان لە حەلەکە بوو ئەو لە من پتر دەترسە، وەختا ئاشی بۆنێکی زۆر پیسات کوڕە کوتی کوڕینە بۆ خۆی کوتی ئەو مشەکە کوتی شمای لێدەڵا. ئەمن کوتمە خەر شمای بۆنی هات، ئەمن کوتم مەڵا بۆن دێ بەس دەمزانی کە شمایینە بەس نەمزانی بۆنی چییە هێندە سێری بۆنەکە، چون لە تەواردەکەی کەدا و بۆنی ئەو پیسایە دەهات هەر هات لەگەڵ باڕ و تو دوو کەڵ و شتێ هەموو تەکەڵاو بوو. ئیدی ئەمش کوتم بەخوا شمایی ئەو وەختی وڵا ئەمن و ئەو سێ برادرە شادی مارشی باقن عادی هێنا ئەخە چر ڕشبین هەر بێن دەکەوت چ لێ باین تازە هەر دەمردی هەر دەمردن شیمیایی بووی دی. ئەمە جێگاکەشن تەپۆڵکە بوو بڵین بوو فەدافەند و شی لێ بوو زۆر زەق دیار بوو، هەر نەفەرێکە هاتووی کە بکربە داندیتی ئەویان تۆپباران دەکرد. وڵا بینێکی چاکی پێچوو هەر دەوەیدا بووین دەیگەرن ئازاکەەوە ئەو دنیاشی هیچ نەبوو دنیاشی ئەو دنیا ئاوا لێ و هەر قسەی خۆشەوەمانە و دڵ یەکترن دەداوە، یعنی گەردنی خۆ بە یەکتریش ئازاد کرد. ئەو ئازادمان کرد. وەختایشی یەکێک بژبوورە دەست و دەست یەک نابوو وابزان دەست و دەستێکیش نابوو. ئەو پڕی لە ئێران ئێستا ئەو ماچی کردمە میواچی کرد گەردن خۆش و ئازاد بێت ڕێ ئەو خوایدا و ئیدی هەر ئەو شتانە تاوا ژیانمەت کۆتایی پێ هات، یعنی گەر نابوو بمرنی دی تەواوە شیمیایی لیدا و چەند دقەی دەمرێت. ئەمە تەواو ناومێت بوو خەلاص دەستم لە دنیاشتەوە. وەختایشی یەک دەتە خشتە بوو بلێ بچ بوو ئەگە هاویشتان وەر لێ فەدافەنەکەی عادی کەوتی هەستن بەڕەحمەت بێ شەید خادری بوو علەوێ سەرپەر بوو نوانە بوو کوڕەکەی هەستنەوە چ دەکەن لەوێ کوتم بۆ کوڕەکەی هەستن بۆ کوتی وەرنە خوارێەوە قڕەبوو لەوێ کوتی ئەو بۆنی چییە کوتی تەوالێت دەیە وەڵا ئەدی وردە ئەمە خوشاین
هاتینە بن دیوانەکەی پەلەکەی بەوێژدا هاتینە خوارێ فاسیلێکی زۆر کەم بوو هاتینە بینی فێرگەی و بینی پەلەکەی کە پاداهی سەرێ وەڵا لەوێ چوونە بن دیواری کوتی ماڵ بە خوڕەنجێر ئێوە چ بە شەرێکن کوتم بوو کوڕکتی بار بۆنی تەوالی قڕی نەکردم کوڕکتی تەوالت میاشیمای کوڕەتی شمایەتی وەرە با بڕۆین وەڵا وا بوو بە بن دیوارەکاندا چوونە بن خاک دزەکەی لەوێ خۆن مادە داوایەشێک لە خاترە خۆشەکان بوو زادوا بوو بە فشە کتن نامنی غەبەن نەبێ لارە زۆری ماوە وەڵا بیرەوەرێکی خۆش بوو ئەو یەکێک لەو دۆستانی کە لەگەڵتان بوو هاوکلاسی میش بوو بەرحاڵ بۆ پاراستنی حورمەتی وان ڕەنگە ئاگادار نەبن ناوی چەند ناهێنین سەیرەوەیە ئەو برادەرای دیکە لە مەدرسێمە پێکەوە بووین هەموو تعلیماتی شیمیاییش درابووین لە شنۆیە بە تایبەتی خەڵکی ئەمە خەڵکی شنۆ پیرانشارەوە ئەو ناوچە مەرزیانە پێم کوترا بوو کە بۆمبی شیمیایی بۆنێکی خۆشی لێدێ بۆنی وێنجە یان بۆنی جیای تازە ئەوە بۆنەکەی زۆر خۆیان بۆنی سێوی تازە بۆمبی شیمیایی بۆنی ناخۆش ناوەلی بەرحاڵ ترسەیدی کە ترس غاڵب دەبێ بەسەر مرۆڤی دای دیوای ئەو دوو کەڵێ کە بوون هات ئەو لەگەڵ ئەو باڕوتەی کەتێکەکە و بۆنیوان قەت نەبیست و بۆنشم نەکرد بوو کە برادری ئیتو بوو ئێستا لە نەروێژەیە پێش ئەو وەختی پێش 75 نەدام 74 بوو لە جەژنەکانە زارێک لەوێ یاداوەرێکی زۆر ناخۆش بوو کە لەوێ لێیاندای 4 شەهید و 12 بریندار بوو جا ئەم لەوێ نەبووم دوای ئەوەی کە ئێوارە دلێن کوتیان چی خوێنی دادا بێ بۆ ئەو بریندارانە پسێ خوێنم دا ئەو برادەرشم چوو بۆ خوێنی دابوو خۆی زعیفە لە هەولێرە چوو بە خوێنی دابوو تەعاملی نەکرد بوو بورا بووە یعنی ئەوها بێهۆش ببوو هیچ توێش نەبوو دەبار ئەو شەیدانە ئەویشان ڕاکشان بوو دوای کە دکتۆر هاتووەمانەوە ئەدیگوزانی بۆ ئەوە شەهیدە بەس کتەوە خوێنی گەرمە خۆ جارە نەمردو تەنا بۆ خۆمانەوە دکتۆر جان ئەوە خوێنی داوە دڵی تێکەڵاو بووە بێهۆش بۆزارێ کوتم داسانە بوو نامردووی ئەدی ئەتوشان نەشتووە خۆ ئاگا دەخۆن نەبوو ئەویش وەکو جەنازەکان لەوێ ڕانگشان بوو ئەو برادر خۆزگە ئیزنمان لێوەرگرت با پێشتە هەنێومانە بە ئەو کوڕە زۆر لە کوردایەتێدا هەستی کوردایەتی بەهێز بوو هەم کلاسی من بوو لە مدرسەی ئەوەندە هەستی کوردایەتی بەهێز بوو دەگەڵەوەیدا لەباری لەش و جسمەوە زۆر زەعیف بوو بەڵام چۆ هەر خوێنی داوەندەش پێ خوێن بۆ فەقیرە بوراوەتەوە بەرحاڵ هیوادارین لە هەرجەیەکە ساڵ و سڵامەت بێ قرار بوو چاش بێنی چات هێنا بخۆرە ئەم قاوەیەکم بخۆمێناوە چات بخۆت نێنم ئەم پێشتر چام خواردبووەوە بەزەوە دیارە چاکەم سەر بۆتەوە زۆر لە بانی و هەر چای دەخۆمەوە زۆر پێم خۆش نەبوو قسانادی دەکەم چاشم نەبرسەوە ینی پێم خۆش بوو لە گەزەنا بدەدی سپاس جارێکی هۆکارەکەی باز ناکەین لەبەرچی بوو یان پێت خۆشە باسی بکەیت جارێکی ئەتۆ پێشمەرگەیەکی ئەتۆ دەتوانی جاسووسێکی حیزبی بگری وەک شناسایی دەکەی جاسووسێک کە بۆ جاسووسێ هاتبوونی حیزبی تلعاد ناربووی ئەتو بە هەڵکەوت توانیت ئەو جاسووسە کەشف بکەیت وە بیرت ماوە بۆم بژێڕەوە چۆن بوو بەڵێ ڕاست دەکەین ئەوە لە پرێزگەی بووینەوەختی لە بەشی قەزایی بووم زۆر کە لە بازجووشدارە زۆر جۆم لە شتەکان دەبوو زۆر شتی فێر بوومەوانە یەکێک هاتبوو پێمان بی ئەو لە تۆبارانەکەی 75 دەستی هەبووە دەستی هەبوو کە لەوێ لەسەر تۆپخانەی کاری کردووە یعنی هاوکار بووە کە مەسەلەن بۆ تۆباران و شوالە لەوێ کاری کردووە کە سەرباز بوو پێم ئەو پیان دەکوت جاش سەرباز نازانم ئەوە جاش سەرباز ئەو سەربازانەی کە لە سپایدا سەربازیان دەکرد پیان دەکوتن جاش سەرباز بۆیە خەڵک زۆر پێی خۆش بوو بچێتە
انتظامی و ئەرتەشەوانە لەبەرەوەی کە ئیسپای زوو دەگەڵ حیزبی دەرجیان دەبوو لەنێو خەڵکی محبەت و حرمەت شتیان نەبوو. بەڵێ جا بۆی کە بەش بکا وەختەکە بە سرعات بچینە سەری. بەڵێ جا ئەو کڕ بوو کە ئیدی ئەمن بازوویم لێ کرد کوتم هێندە شت ماوە بە نەزەری من ئەوە شتەکانی هەم نەدابوون. ئەوە دیارە بۆ خۆی وەختی بۆ پێشمەرگایەتی هاتبوو بەس من بە هەڵکەوت بەوانەیە هێندە پرسیارم کردوئی وازێتی کە سەرباز بوو چۆنە لە قسەکانی ڕا دیار بوو کە لەو تۆپبارانەی دەستی هەبووە. ئەتو پێشمەرگەیەکی سادە بووی، ئەتو هەستت بە چی کرد؟ پێم وایە هەندێک کاریشت دەگەڵ کرد دەگەڵ پێشمەرگەی، پێم خۆش باسیش بکەیت. نا دڕم هاتوو بۆ پێشمەرگایەتی جا لێی مەشکوک بوون حیزب ڕای نەدەگرت، قبوڵی نەدەکرد، نەیدەزانی کەسێک حیزب کەن نەیناسی بە حتا نێناسی وەری ناگرێت بەڕاستی. بەس ئەو لازم هەدەفی چ بوو هاتوو بۆ پێشمەرگایەتی، ینی بۆ هاتبوو، ینی هەر بەڕاستی هاتبوو یان بەرنامێکی هەبوو. ئەمن قسەم لەگەڵ دەکردووانە کوتم من کۆمەکی دەکەم، چون لە بەشی قەزایی زۆر کە لێ پێکە ئەو مەسئولانی بەشی قەزایی کە لەوێ بوون زۆر وەکو دادگایەک واکە بۆ لێکۆڵینەوە بۆ بازووی زۆر جۆ عەرشتانە بوو. ئەمن بە تاکتیک بۆ ئەو کرێچووم کە بەڵێەوە بوو ئەوە دەستی هەبوو لە تۆبارانەکەی کتم مش هاوکارت دەکەم مەسا بە کۆمیتێ ئەمنێت دەڵم وا بۆیدی ئەو کرا دوای بازوێشی کە دیە کلیان کرد. بەڵێ ئەوە یەشێک لەو ئەلو کەسانە بوو کە دەستی هەبوو لە تۆبەرانی ساڵی 1375. ئەتور لەسەرش چێ زیندانێ بۆ چوی؟ نا ئەوانە بوو، ئەو یەکی دیکە بوو. ئەو چ بوو؟ ئەو ڕاستی بەس ئەو لە بیرم نەماوە دەقیق نازانم ئەو چۆنە چۆن بوو، بەس زۆر لە مێژە بەس ئەوەی ڕاستی بێ لە نێو حیزب خاترەی زۆر خۆشم هەیە لەنێو حیزبدا. دیارە من لە بەشی کۆمەڵاتیدا کارم دەکرد. نا ئەوەیە تو دەڵێ ئەو لەسەروی نەبوو، ئەو یەکێک بوو نانا ئەو یەکێک بوو ئەو یەکێک بوو جینا بوو. ئەو جینا بوو لەسەر کابراایەکی کابرای قەرزی لەسەر ئەو کابرایی بوو، گویا ئەو کابراش قەرزەکەی کە پێ نەداتەوە تەقی لێ کردبوو لە قەڵاتزێ، نازانم لەسەر ئەو مۆزوحانە بوو. ئەو کابرایان لەوێ کۆمیسیۆنێت ڕای لە پرزگەی بوو، لەوێ ڕایگر بوو، زۆر هەراسان بوو، ینی هەر داهاتوو دچوو پرسیاری زۆر دەکرد. ڕۆژێک تەوا بێتاقەت بوو کتێ من ئەو ڕۆکسیان کێشاوم و پەروەندەیان بۆ تەش بۆ وەرەکردومە و ئەمیش بەڕاستی بێزاری کردبوو، ینی هەر داهاتەکنەمە ئەمی بۆی بکرد لە یەقەم بێتەوە. کوتم کاکە مادام بە حیسابت تەوا وەڵی دەوانێت ئەعدامت بکەن. کوتم ئەمن دەزانم ئیدی کابرا شەوێ بەسەر تۆرەکاندا شەوێ هەڵات بوو، چوو بۆ ڕانێ چوو بۆ ماڵە ئاکۆی ئەوازاغای لەوێ بەوانی کوتبوو کە حیزب ئەعدام دەکات. هیچی ئەو هیچ کارە نەبوو، نا تەخەکەی کرد بوو، بەزەوە چ بوو ئەو قەرزدارەشی کابرای بوو، نادام 10,000 بوو 6 ئەو وەختی بوو. ئەتوی جارڕز کردووە توش کتە ئەعدامت دەکەن. ئەم بۆیکە لە یەخەم بێتەوە 6 ئاوا بوو. پاشی 2 ڕۆژان ماڵە ئاکۆی هەبازاغای بە حیمایەتی زۆرەوە بە 4-5 سارە هەموو نظامی پێشمەرگە یەشێتی هەموو هاتن هاتنە پرزگەی. کوتیان کاکە ئێوە ئەو کەبرای بۆ ئەعدام دەکەن، بابە خۆچی کردووە بابە چی ئەعدامی دەکەن؟ کوتیان بەرێوەڵا ئەنگۆ ئەمژێ ڕاوەستا کابرا کوتیوەڵا ئەووانەوە کوتیان ئەتیوا پێتم ئەرێوەڵا کوتی بۆ کوڕت بابە وڵای جارڕزی کردبوو ئەم من تزانم ئاوەێ لەسەرەوەی 2 هەفتەیان بازداشت کردم، هەر دەوێدا ئەو کابراە کە لەوێ بوو ئەمن و کابراکان پێکەوە دەوێت پێکەوە بازداشت کران. جا ئەو ڕخی لەمە بووە من ڕخم لەوی بووە دەوێدا بەس دوا بوونە برادەر پێکەوە ئەدی دەوێدا
جا پێم وایە هەر لەو بازداشتگای دەبێ خوشکە خەجیجی معزوری لێ سەردان دەکاوایە نا یا ئینی ناکە لە نا جێیەکی دی ئینی بوو لە بە هەر حاڵ بەڵێ بەرحال لە جێگایەکی خوشکە خەجیج دەتبینێ و داوا لێ دەکا قسەی خۆشی بۆ بژێڕێەوە باسی بوو کوشتەکەی دەجێڕێەوە لە داوەتێ لیان جێرا بووە کاتت بڵاو دەکردنەوە پێم خۆش ئەوەت بۆ خوشکە خەجی جێراوەتەوە پێم خۆش ئەوەش بوومە بژێڕێەوە بەڵێ ئەو مادەرای کات بڵاوکردنەوە شتەکەی چۆن بوو ئەوە وەختی کە ئامۆزایەکەم نێوی مەلاحەلیە لە ئێستا زۆر نمێژە ئەو وەختی پێنجی سەرەتایم دەخوێن پێنجم یان چوارم بوو لە باب لە شارن دەخوێن لە خانە بام بە تەرەتۆرە هات گوتی وەرن ئەوە مەلاحەلی ژنە دێنێ وەرن ئەنگۆ دەبی کارتان تۆزێکن کارتان بڵاوکردنەوە بە ئەلێ لە ڕایگرین ئەلێ ڕایگرین ئێستا یەک دەقە گەرامە بە ئەوانە سێ دوو یەک بەڵێ ئەو وەختی پێنج سەرەتایم دەخوێن کە بام هات بە دوامەندا بە تەرەکتۆرە شار تەرەکتۆرێکی تازە کڕی بوو فەڕەنسۆم ئەوەی سوورەکان بۆیان دەرچوو بە 100,000 من ئەو وەختی زۆر بوو بە سەر نێشتن دووە کارتەکاندا بە ئێمە من ئەوەندە بوو کوتی لەو دێهاتانی شێرم زاران و میشە دێ و گەنەدار و قورشا و نازانم بۆ ئەو لایکی خەسەوە دەبێت ئەتو بچی ئەوانم ژێڕێەوە ئەمیش چووم کاتی داوەتیدا بووی و چی کارتان بڵاوکەیەوە بەڵێ دەبا ئەمن هەتا پێشەمبەی ئەم دووشەمبەی چوم هەتا پێشەمبەی دەبا کارتەکان هەموو بڵاو بانەوە خەڵک هاتبە پێنجشەمەی ڕۆژی داوەتێ بوو بەڵێ ئەمیش کە دەچوم بۆ ماڵە خەڵک دان ناسین سەرشناس بوونەوەنە کوری فڵان کەسی هاتو یاخوا بەخێری دەیکوت دەبێ ئەو شو میوانمان بێ ئەمش پێم حەی بۆ بە کارتان بڵاو دەکەم خەدەبی بڕۆم پێم حەی دەکەم دەکات دەکوت باشە دوو شەوان لێوە دەبوو ئەو دەچمە جێش بێتەکە شەوێک لێوە دەبوو دەچمە نیوەڕۆیەک لێوە دەبوو جێ حەج دێ نەما بوو دوو شەو سێ شەو ئەمە لەوێ نەبێنمەوە پێم حەی دەنجە بکەم بڕۆم ئەوە دەبا بە سێ ڕۆژان هەمووت بڵاو کردبانەوە ئەتۆ هەر جێ دەچوی شەوێک و دوو شەو دەمایەوە بەڵێ تقریبا 15 ڕۆژ بوو بوو کات بوو خلاص بوو من هەر کارتم تۆزۆی دەکردن بەسەر خەڵکیدا کارتم دەکردەوە ئینی ئەوان دەستیان دەبشش بووە وەڵا وەختایەکی ئەگەر ڕۆیشتمەوە لەگەڵە من سێ نەفەر هاتن بۆ سەرداوەتێ ئەخەوە چایان لە تەرەقشی نەکرد بوو کە سەوا دوشکارە زۆر قەوی نەبوو داوەتە بەڵێ ئەوان دازانی کە ئەو هەفتەی کە داوەتە لەگەڵە من سێ نەفەر هاتن بەخوای بەنان و ماس بوو نادام نان و پەنیر بچ بوو ئەدی نەزاتیان بۆ ڕۆشنەوە کەن کاکە داوت کراوە ئەو خراپی حەزیعکردن بەخوای ئەوەندە لێدام بەسییان ئەوەندە لێدام بەخوای پێم باش ئابرد بردین ئەتوو لەلاشی چ کات 15 ڕۆژ بووک هاتووە ئەتوو هەروە کاتر جەراوەتەوە جافتم وڵای پێم حەی بوو هەرداکو دەبێ ئەو شو لێرەبی و داوا خاتێکی زۆر سەیر بوو تقریبا باشە ئەوەندە ببەخشە یعنی بووک هات بوو پێم وایە دوای دوسێ هەفتانیش هەر میوان دەهاتن نێوەنێوە نییە وای دوو هەفتە 15 ڕۆژ بوو میوان هەردەهات ناوەناوە داکوت داوت لە شوێ و شایلی شۆ دەگەڕە کاکە تەواو بووە ئەو پرە بە هەڵە عاڵی کردوونە داوا لێ بردن دەکەین ئیدی ئەگەر لە ماڵێکە نیوەڕۆیە یان ئێوارە ئەگە شتێکە بە دەیخواد و کابرێت دەکوت خوددام بارەشیکە ڕاست دەڕۆشتەوە هەر کەس هات پا ئەمت چینێکی مێدەکەوت دووە دەکوت ئارێ بەخوای باڵێ وەرە خاترێکی بیوەری منداڵی ئەوەی کە شەرمێون بووم پێم حەی بوو یعنی داکو دەبێ شۆ لێرە بی دوو شەوان لەوێ دەبوو تەمەنت چەند دەبوو ئەو دەمی ئەو وەختی وەڵی لەوانەیە هەر 11 ساڵە بوو 11 ساڵە ئێستا تەمەنی خۆتمان پێ دەڵێ یان لی بگوزارین بەڵێ تەمەنم 49 ساڵە 49 ساڵ ئێستا کە ساڵی 2023 زاینیە 1401 خۆمانە 49 ساڵ
بەڵێ خۆشەویستان دەگەڵ کاک خسرە و شیرێژ یەکێک لە پێشمەرگەکانی پێشووی حیزبی دموکرات کوردستانی ئێران و دڵنیام ئێستاش هەر ئەندامی حیزبە قسە دەکەین تا دانیشتووی وڵاتی ئاڵمانە و ئێمە ماوەیەک پێکەوە جیران بووین لە کوردستانی وڵی باکوور لە شاری وان ماوەیەکی زۆر جیران بووین بەرهەمی ئەو جیرانەتی ئەوە بوو کە ئاشنا بووین و کۆمەڵێک بیرەوەریشتی بۆ من جێڕاوەتەوە پێم خۆش بوو ئەو بیرەوەریانە سەبت بکەین هەم بۆ مێژوو بمێنەوە هەمیش ڕەنگە ئەزمونێک تەجروبەیەک یان شتێکی خۆشیان تێدا بێت خەڵک چێژی لێوە بگرێت شتێکی دی دەدەویست باس بکەیت ئەو قسانەدا بەس ئەمە قسەکەم پێمە لە بیرم بردێەوە دوای ئەو کات بڵاوکردنەوەی نا ئەوە تەواو بوو ئەوەی کە ئەو بەسەرهاتە دەورانی منداڵیم بوو فقط یاری خاتری خۆش زۆرم دیارە ئەوەی کە باست کردی وانێ کە لێ بووین سەرەتای کە لەگەڵ جەنابەت کە ئاشنا بووم کە جەناب کەناسی لە ڕێی زاواکەمان بوو بەڵێ مامۆستای بەڵێ ئەو لە تو دەگەڕا ئەمە ئەتوم خەنەدی بۆ وەختی بەس ئەتوو وەت زانی ئەمە تو دەناسم نەبوو پێما بوو ئەتوو حەست کرد جارێک کە ئەتوم دیوە بەس من ئەو هەر دەکردمان پورنژاد لێرەیە و جیرانی خۆمان بۆ نازان چی و چی ئەتوی باش دەناسی یعنی دو ساعتێکی زۆری هەبوو بەس ئەمن نەمدی بووی دوای ئەگەوە داخیرە پێمێگە ئەتوندی ئەتوو ناڕەحەت بووی تۆز دەگوانێک بوو کتە داورە تخواکی ئەوە لە من گەڕاوە ئەمن دەناسی ئێستا خۆشم تێ ناگەێن نازم شەشی ئاوە بوو بەنظرم دوای وقتم نا بەخوای ئەمن ئەتوم نەدی بوو خۆ ئێستاش نەمزانی کە تو هەبی ئەتوی پێ دوای وقتاخوا من هەر دەناسم بەس خۆم لا گێری دەنازانم ئەمن ئەوم هەست دەکرد کە ئەتوو ئەو فکرەتە بۆ وەختی ئەتوو ئاوات کردەوە ئەمن ئەو شتەم ڕاستی جوامە بیر نییە بەڵام ئەمن لەسەر ئەتۆ چیوای نەما بوو بە گوشت بچم بۆچی بەش بەهەڵا ئەمن لە تو دەگەڕام مامۆستا خەبەری نار بوو مامۆستای زاوات خەبەری نار بوو کە مام کوردژات کاک خوسرەوی ببینەوە و ئەوانە ئەمنیش لە تو دەگەڕام خسرەوێکی دیش کە پێم خۆشە هەر نێوی بێنم ئەو کەسێکی ئێستاژ ئەندامێکی چالاکی حیزبیە کا خسرە قادری لە نۆروێژەیە کا خسرەویش ئیتلاعات لە دوی بوو لە زیندانی هەڵات بوو بارحاڵ کەسێکی تەشکیلاتی بوو ئەوانە ئەویش تحتی تاقیب بوو یعنی جا خەڵکەکەوەی زانی بۆ من لەوی دەگەڕێم هەندێک خەڵکیش کوتبیان با ڕەنگە مام کوردژات جاسوسی داری اطلاعات بێ ئەوانە و ئەوە لە خسرەوی دەگەڕێم من لەو خسرەوی دەگەڕام لە تو دەگەڕام ئەمنیان بنێوی وانێک کرد بوو ئیدی لەسەرەوی بەتەما بوون تحویلی پۆلیسم دەنویان بە جوولێکی ئەوە زەربەیەکم لێ دەنیدی شتەکە زۆر خراپ دەبوو ئەویش چیرۆکێکی خۆشی هەیە کە ڕۆژێکی باسی دەکەم چیرۆکێکی زۆر خۆشی هەیە زۆر بێگجار زۆر خۆشتەوە بۆ چیرۆک بەرحاڵ تورکی زۆر جوان فێر نەبووی تورکی و کرمانجی شتێکت هەیە دەگەڵ سعاب ماڵەکەت بزانمە بیر ما بۆم ژێرەوە ئەگەر لێ حاڵی نەدەبووی ماوەی چەم ڕۆژە پێی دەفتی وەرە بچین چای بخۆین و ئەوانە وە بیر ماوە ئەوم بۆ ژێرەوە ئەوە لەوانە بنەمە هەم دوو هەفتە سێ هەفتە بوو تازە هاتبووین خانم گرپووەوانە ئەو هەسی ئەو دەزانی غەریب تازە هاتووم و وعزی مادی زۆر زۆر خراپە هەتا و کرێمانگیشی پوڵ لێ نەستاندین بچی هەر قسەی دەکردەوەوانە پێم ما بوو وا هەستن دەکرد دەڵێ فەرم باشن چاش بخۆنەوە یان میوان بە یان پارۆنانێک بۆ بێکەوە ئەمش هەتەکە زۆر سپاس دەکەم زۆر تەشەکر دوا کوڕێکە نێوی سەلام بوو سەلام مەدەڕەسی چۆتەوە ئێرانی ئێستا ئەوم بانکە وتم سەلام وەرە ئەو پێشەمن لەوێ بوو ساڵی پێشەمن تورکی بەڕەو دەزانی وتم وەرە بڵام دەڵێت چی پێی بڵە بابە زۆر سپاسی دەکەم من نام چای ناخۆمەوە تازم چا خۆرێتەوە پێی خوددا ئەوانە کوتی حاهۆ ئەو باسی چ دەکەم باسی چ دەکەم کوڕم بۆ پێ دەڵە فەرموو خۆ مشتیوەم لەگەڵ باز نەکردوویە ئەمن دەڵم منداڵەکە چووکەی و جوان و ساوای و شیرینە و ئەوەتی کچەکەم زۆر زۆر چووکە بوو هەر پێنج مانگانە دەبوو لەگەڵی قماری ئەدی دەکرم وا حاڵە من دەڵە فەرموو وەرن چاشی بخۆنەوە
جا کابرا ئەو دەرامی عادی حرف پێ دەکەیت جیرم جا قەوی ناکەیت ڕاست دەکەم کوندە هەروە بوو ئەو وەختی جارش هەر دوای ئەو کاتی بوو دوای ساڵێک دواتر ئەوە بوو کە قەرا بوو ئێران و تورکیا گۆڕنەوەی بکەن بە پەکەکەی تەعویلی تورکیا داتەوە ئەو ئەندامانەیە کە ئەندامی حیزبی دموکرات بوون ئەوان تەعویلی ئێرانە بداتەوە یعنی ئاروگۆڕشی بکات شێشی ئاوا هەبوو ئەمەش لە نێو ئەو ڕۆژەی لە بەردەشی ئێنێ بووم وەختە هەشی خەڵکە هەموو مشەوەش بوو سەر بۆ سەر قوت و ئەوانە ئەتا یەک دۆکیان خواندە وێنی هاویشت UN منزور مرکزی سازمانی ملل لە وانێ بوو لەوانە بەڵێ دا وێنی هاویشت ئەم زۆرم پێسێ بووتم چییە دوو برادر بوون ئەویش پێشمەرگەی حیزبی بوون سەردەشتێ بوون خەریکی سەرسەربان و شتیان سادەکرد هەر جیرانی وێنی بوون ماڵیان سەربان و شتەکە دەمی گڵ بوو بۆی کرد دڵۆپەی هەمومان لە خانی ناخۆش و قوڕە و شتدا بووین لە خانووی گڵ و زۆر ناخۆش بوو ئەمژ کاتی ئەگە کوتیان شێشی ئاوایە هەڵێ ئەمیش ئەدێ لە مشەوەشان کوتم هەڵدەمەوە ماڵێ لە ڕێگایە لە هێندەم هەر لە ڕێگا لە کلوێنی زۆر دوور نییە تووشی کاگ ئەحمەدی بوو ئەحمەد سەلیمی بوو کابراکی فەقیر و فەقیر حاڵەوانە بوو پێشمەرگەیەکی زۆر خەرەماش بوو هەز خۆی ئەویش کوتم کاک ئەحمەد هەڵێ مۆزۆشی ئاوا لەیە کوتی بۆ چۆ هەڵێ بڕۆ بۆ کوتم ڕۆ دەو کوچێکە کوچێک لێ زۆر دوور درێژ بوو ئەدی ئەوە نەبووم بەڵام بۆرە لەگەڵ خۆمەرە ئەمە پێما ویداهاگە بێت پێکەوە بین قەرەباڵت دەبین دەماناسن دەمانگرن ئەم لە بەرەوەی کاک ئەحمەدم بەڕێ کرد بۆ ئەو کوچەی زۆر درێژ بوو ئەمە هاتوومەوە کە لێ دوای دوو ڕۆژان خێزانی هەر لێ دەگەڕا باشە دوای هاتووەوە جنەی بەم دەدات ئەو وا لێ کردوم دوو ڕۆژ بوو هەر بوون بوو فەقیر های پێی نەزانیەوە هێندە دوو ڕۆژ وانێ زۆر گەورە بوو تو هاتووە جێگاکی خۆی لێوەرە ئەودا ڕۆژ بوو بۆ ماڵە کوتوی ئەدارا بەڕێتە بۆ جار ئەوە لەێنی کرد پێم دەگەڵ چۆ تەلەفۆنم کرد ئەتۆ کوتت وەرە ماڵەمە ئەمنە ئێمە شمالی عێراقی نینە وەکوەوەی کە ئەمان ئەوە لەقڕەندا بوو ئێدی زەحمەت شەشە دوا منداڵەکانش ئەوانش هاتن لەوێ بووین شەوێ لەوێ بوون بۆ سوپانەکەش خەڵک هەر بشەوەش بوو داهانگرتن ئەتو کوتت بڕۆ نێو ئەو باغی ئەگە شتێک بوو بەردەکرد داوێمەیە هەڵێ زۆر بەتاقەت هەر دانش بوو وەختاکی بەغ سێ نە سێ بوو نە هەرمێ بوو بەر بۆ خوارە تەپەی هاتبوو بەس ئەمن نەمدی بوو ئەتو بەرت هاویشت زۆر حڵاتم تێبڕۆشی لێ بوو ئاوە کونێکی زۆر چووکە بوو خەری بوو بڕۆمە دەبێ بەس تێوە نەچوون هاتمەوە دەوێ هاتمەوە بڕۆ ڕاوەستەم چاوانێکی کەس پێشە نەدەوێت هەر ئاوڕژ دەمەوە بە دوا زانیم دەرناچمەوەوانە ئاوڕداوە کەس نییە وەڵا دوا هاتمەوە ئەگەر بە هەر شەوێکە هاتمە کن پەنجەرێنگۆ ئەوەنگۆ چای دەخۆنەوە پێ دەکەن قسەی خۆشەوەوانە ناکوتم بە قوڕان کوتم سێوە بەر بۆتەوە تەپەی هاتووە ئەوە نەمزانیوە دیسان چمەوە جێ خۆم پێم عیب بڵم ئەوە شەشی ئاوەلە بووە دا ئەو جارەکان دووە ئەگە هاتمەوە دوای ئێمە پێم پۆلیس هاتوون ئەوەی هاتوون بەسەر ماڵەتویاندا بوو ڕاستام نوێژ دەجێڕمەوە شتەکە وا بوو بینزانی خۆشەویست ڕاست دەکا کاخسرەوە دەمی ئەوانەی پێشمەرگەی حیزب بوو کۆمەڵەوە حیزبە کوردیانە بوون کە لە عێراق خراعات بوون ئەوانە و تحتی تەنقیب بوون بەداخەوە دایانگرتن جا بۆیە دەهاتنە ماڵە ئێمە کە ئێمە بەنی پێشمەرگە نەبووین ئەمە لە ئێران ڕات بووین هەر یەکەی سازمانی ملل نێوێکی لێدانا بووین جا بۆیە پۆلیس ئێمەی نەدەگرت وەلی ئەوان دەگرت ئەوانە ئێمەش هەر کەسە یەک دوو ماڵی لە ماڵە خۆیدا شارد بووە کاک خسرەویش لەگەڵ برادێکی دی لە ماڵەمە بوون منیش کا خسرەوم نات بە
باغێتمان لە پێش هەوشکەی بوو کتم بڕۆ لەوێ بۆ تەنانەت کتێبێکشت هەڵگرت کتت کتێبشت چە هەیە بیخوێنمەوە کتێبەت هەڵگرۆی پێما لە ترسانی کەلیمەشت نەخوێن بۆ ناوەڵە هەر بۆی بوو کتێبێکت برد پێم خۆش بوو بەس ترس ئەوە ئەو شتانە نازانم بەڕاستی دەزانم سەڵات بوو لەوێ دەبا ئیسان خۆی خۆش هەر باوەجا ئەو برادرێکم کە لەگەڵ بوو ئەویش لە نۆروێژە ئێستا پێکەوە دەخاویدا بوون کوتی مەردی ئیسابی ڕەفیقاتی ئاوا دەبێ ئەمر دەماوەدا بەجێ هێشت ئەنگۆش هەڵاتن کوتم کاکەیان کوتم ترزەوەی نازانێ حس قسان بکە ئەتوش بە ئاوت دەکرد وا ئەو ژوورێ بوو ئەتو ئەوت بەجێ هێش هەڵاتی نا ئەمن لە بازارێک کە دەهاتمەوە مەچەوە ماڵێ نەوەکو بێن لەسەر تەلەفۆنە تەلەفۆنما کرد مەچەوە نەوەکو بێن با خێزانشت با ئەوش بێت ئیتفاقاً ئەتو تلویزیۆنم نەبوو ئەتو چوو بە بیانی تلویزیۆنەکەی ئەم تلویزیۆنم هەبوو ها ئەو عەزیماتیمان زۆر خراپبوو فەقەت ماڵت نییە فەقەت ئەو تلویزیۆنەشم هەبوو هیچ کەم نەبوو من هەیشم نەبوو دێ کتم بڕۆ تلویزیۆنەکەی بێنە چووی بە بیانی تلویزیۆنێ منداڵەکانی میشتی هێنان ئەو وەختی ئەگەر لە بیر چون برای زمانم هێنا و کچەکەشت هاو تەمەنی کوڕەکەی من بۆ دەمی چووکە بوون چووکە بوون ئەوەختی زۆر چووکە بوون 2 ساڵ دەبووەوە ساڵێک ئاوا دەڕۆشنەوە بە دەڕۆشن بەس وا بوو وڵای بڕاستی تورکیا ژیانشی زۆر ینی زۆر سیرماندی لەوێ شتی خۆش و ناخۆش و هەر ئەو برادێک کە دەخاوین دابووین زۆر لەگەڵم بوو بەڕاستی ئینسانشی بڵێ زۆر پێشمەگەیشی زۆر قارەمان بوو زۆر کورپەروەر بوو بەڕاستی نازانم ناوەکەی بێنمیانە بەسون هێندێک خاتری خۆشمان هەبوو ساڕکی ئەوانە ئیدارە بڕق دەهاتن لە بڕقی قەسادا ئەم هەر کۆنتڕۆلشی نەبوو هەر کۆنتڕۆلی ساعتی نەبوو هەر ڕاستەخۆوەری هاتوو هەر قەسا هاتوو هاتوو ژوورێ ئەمش دەو حاڵەتیدا حەمامەکەمان پلاستیک بوو ئاوی گڵووی تێدا بوو کوتنی ئێستا کێنت بێن دەڵێن لەوانەیە بڕبڕخ و قاساغا غرامێکی زۆرمان بکەن ئەمە لەوەی ترسین چون ئەو پوڵمان نەبوو بیدەین هەموو کەس قاسا بۆ بینەرانی ئێرانی ڕوون کەمەوە چون زۆر شتیان نەدیوە جوان ڕەنگەم تەوەجێ بابەتەکەی نەبن لە تورکیای بڕک زۆر گران بوو پەنابەریش هەموو مەجبور بڕقمان بە شێوەی غێریقانونی بڕقمان دەکێشا بۆ ماڵێ و ئەگەر هەر کەسیش دیت ئەگە مەسئولینی ئیداری بەردەوام دەگەڕان مامور هەمیشە ئەگەر گرتبانیان جەریمەی زۆر قورس دەکران جەریمەیەک کە ڕەنگە پوڵی 1 ساڵ زیندەجی خەرجیەک ماڵیان بەیەک جەریمەی لێ دەستاندیان کرد بڕقت بە شێوەی غێریقانونی بردووە جا ئەو ماڵانی هەمام شتیان دەکرد هەمام هەموو شتێک بە بەرقی بوو ئاو گەرمکردن بە بەرقی بوو ئەو کاکەسرە و باسیوی دەکات فەرموو بەڵێ ئەوەکەمان زۆر قوڵی بوو ئەمەش ئەوە برادرم کۆت کتم ئەتوو بڕە لە حەمامێ ئەگەر هاتم دەڵم ژنە دەوێدا ئەوش خێزانی ئەلەوێ بوو خێزانی ئەلەوێ بوو وەڵا ئەودا حەمامێ کرد و خەریک بوو ئەو ئاوەکەی بەردەداوە جا ئاوەکەش ئەو شێرێ بە فشار نەبوو کەم دەهات تۆزەگە هاشینە شێر هەیە ئاو بەکاوە خۆ دێن بەتەویست ئاوە گەرمەکە بەتاڵ بێ نەیبین ئاوی سەری تێکاتەوە مژ هەر ئەوانش کورد بوون لەوێ بوون ئەو ئیدارە بڕق دەهاتن بەس گوزەشتیان نەبوو لە ئیسان ینی ئیسانان غەڕەما ئەدی هەر دەکرد حەزێتان دەکرد ئەویش دەکوت ئاوی کوڵی حەمام دەمکوت حەمام ژنی چێدا ئەویش دەکوت چێە دەکوت خێزانمە دەکوت ئەدی ئەوە چییە بە خێزانمە دەکوت دەکوت ئەوەش خێزانمە دەکوت ئەدی ئەوش نەچیە دەکوت ئەوە براشمە ئەوە خێزانی ئیبراکەمە ئەدی برای توورە شوێ دەکوت برای من لە چارشیە ئەوە دەگەڕێن ئەوە لە بازاڕی ئیدی هەرڕاوەستان کە براکەم بێتەوە براکەم هەر ناتەوە دوو هەیە دوو ژنە من ئەرەوە دوژنم هەیە ئەوە کابرا جووی لێە ئیمانی نەماوە ئەو ژنێتی بۆ ناتە دەکتم بابە حەی بە ژنە و کتێبەدایە وانە چی هەیە ئەو کابراش ئیمانی نەما بوو خێزانی شات پێ دەکەنی ینی ئەوانیش هەر مشەوەش بوون ئەمە هیچ خۆم تێ نەدەدا بڵێ پێ بکەنم یانەوانە ئیدی ژنیش بخوا لەوێ هەر پێ دەکەنی وەختەیەکی ئاخیری خێزانە ناتە دەرێ عەدەوێدا وەڕز بوون
کوتان باشە دوا دێنەوە زۆر چاکە وەڵا ڕۆیشتن کوتم کاکە کوتم وەرە دەرێ ئەوە ڕۆیشتن کوتی زۆر حیبە ئەتو ئەمە دەکەی ژنی خۆت کوتم کۆرە زروفەکە ئاوا لێ لەوانەیە ئەمیش لێ بابژنی دوما بقڕ نەژێ هیچ خۆت تێکمەدە ئێستاش دەژێڕێتەوە پێ دەکەن نەرە زۆر سەی بوو ینی خاتری سیرمان هەیە لە تورکیە بەڕاستی هەمووی شتەکان ناخۆش بوو بەس چون حیسا هەدەفێکی هەبوو کە دەڕۆیی شتەکانی لەبیر دەچۆ ینی بۆی مهم نەبوو ینی بخۆشت دەزانی کە هەدەفەکەتە بوو ڕۆژێک هەر دەڕۆی ئێرە بەجێ دێڵی وا چونکی مەبەستەکەمانەوە وەرنەجاتمان بێ زۆر شتی ناخۆشیش جاری وا بوو بە سرعەت دەپەڕی و لەسەر دڵن نەدەماوە دەنا ژیانی پەنابەران بە تایبەتی دەکرێت بڵم ژیانی پێشمەرگەکانی حیزبە کوردیەکان کە لێوم بەڕاستی ژیانێکی زۆر سەخت بوو بەڕاستی پێم وایە کۆمەڵگای کوردەواری دەبێ ڕۆژێک جابی ئەو زەحمەتیەوانە بداتەوە کە دژیانێکی زۆر سەخت داگوزەراندیان و تا ڕزگاریان بوو دوایش هەموو بە زەحمەت و بەڕێگای قاچاق هاتن بۆ ئەوروپای خۆشەویستان دەگەڵ بەڕێز کاک خوسرە و شیرێژ یەکێک لە پێشمەرگەکانی ڕابردووی حیزب بوو ئێستا ئەندامی ئێستا حیزب سەبارەت بە بیرەوەری خۆشەکان زۆرتر قسە دەکەین دەنا دڵنیام کاک خوسرەش بیرەوەری ناخۆشی هەیە و تەنگ و چەڵەمەشی زۆر دیوە سەبارەت بەوان درێژە بە قسەکانمان دەدەین کاک خوسرە ئەگەر ئەو ڕۆژێ بابینەوە سەر و بابەتی کە لە باغی خۆت شار بۆ لە هەوشەکەیمە هەڵاتی ئەتو دوایە کە هاتیەوە ژوورێ بەمەت کوتە شتێکی وا بۆ زای بەرد و پێدادایمیش کوتم بابەوە ئەو دارە سێوەکانی من کرمێ بوون هەر زوو سێوەکان دەوەرین ئەو وەختی پێم هەیە بوو دیسان هەر گەڕام وتم بۆ خۆت باگم کێوە بۆ چونکە بەڕاستی زۆر پێ هەیە بوو ئەمرە هەڕاتیمە و خۆم شادە و لەو لای بۆ ئەو بندارە و حتا شوێنە بۆ مەستەکەی کە تێ دڵێکی زۆر گەورە بوو ئیدی پێم هەیە بوو ئەو شارە بجەرمەوە دوادی ئەگەر هاتنەوە بۆ شوەیە کە باسم کرد کە بانگەتی وەرە هیزنێ ئەو وەختی باسم کرد بەس پێمە بوو دوای چەند وەختەشی دیکە ئەمە دەمەوێت ئەچوو نانم دەفرۆش پێمە بێ وەختی نانم دەکرد لە لای پێتەتەی بوو ناڵام پێتەتا پێ دەخۆشەشیوالە بوو لە ئەوانێ وەڵام چون کوتم برەگنایی دەکڕم لە جەنابەت ئەویش کوتان وەڵا پۆلیس پیان خڕکردنەوە نان و شتەکان هەموو لێ فڕەداوی و نازانم بێعمەتان پێ کرد و شەشیوالە زۆرم پێ ناخۆش بوو دوایگە هاتم وەکت بەرێ وەڵای ئەوە کارە هەبوو ئەوە دەشان لێگرتین ئەمن نانم دەفرۆشت نانمان دەکرد و بۆ خۆمان و دەبەستانمان دەناودەن فرۆشت پێم وایە ئەگەر خەرج و دەخڵەکە لێکدا باوەڕەنگەگەیەک ڕۆژی نان فرۆش با پوڵی دووسێ بەستە نانان خێر کردبانی بەس ینی پوڵی 10-15 نانان بۆ دەماوە یەک ڕۆژێگە لە بازاری ڕاوەستاوە بێزگەلەوەیکی خێزانیشم نانەکەی لە ماڵی دەکردوانە ینی هیچی تێدا نەبوو بەڵام هیچ کاریدی نەبوو ئەویش پۆلیزەوەشی نەدەێت لە کوچەی پەتەتەی بوو پەتەتا کورتکراوەی کەلیمەی پۆست و تەلگراف و تەلەفۆنە ئیدارەی پۆست و تەلگراف و تەلەفۆن پێشتر لە تورکیای لەوبانێ لەو شارێ لەو کوچەی بوو دوایە نەمابووی هەر بەنیە کوچەی پەتەتا بەنێوبان کە پەنابەر هەموو لەوێ یەکتریان دەدیت و کوچەیەکی خەرەباڵغ و خۆش بوو چەند ساڵ پێشی چوومەوانێت چوومەوە کوچێ ئێستاس لە کۆڵانەکەی سەری کۆڵانەکەی پارکێکی چووکەشیان دروست کردو و جەیەکی زۆر خۆشە خاترەم زۆر بۆ زیندوو بوونەوە بەس پێم خۆش باسیەوەی بکەم چەند ڕۆژ دوایەنگۆ ڕۆژێکی خێزانم لە کوچەی هاتەوە و جیرانێکی مەش کاک ڕەحمان ماجووریش جیرانی مەبوو ئەویش وەکو ئێمە لە ئێران ڕات بوو کوتی پۆلیس ئەوانی گرت هەڵێ هەر ئەوەندەی پێڕاگەیشت و کوتی هەڵێ ئەمنیش تازە ئەتوو میوانەکەی دیکەمە لە ماڵەمە ڕۆیشت بوون و بە خەول ئەمن ئەوزار وەرە ئەمن هەڵاتم ئەوزار هەڵاتم بنێ ئەو باغاندار بەو ڕێی تودا هەڵاتم پێمە هەرە تێل دڕویە توش بووی تێوە نەچوو بووی ئەمنیش بەسەرێدا بەسەر تێ دڕۆکەی دەر یا خسرۆ من نازانم بەچۆدا پازدم داوە هەڵاتم بەسەر تێ دڕۆکیدا و هەڵاتم و چوومە ماڵێکی لە ماڵەکەش چوم خۆم دەلیسی ملیشکان هاویش لیسێکی ملیشکانە بوو خۆم دەوێ هاویش دەدە قەچارێکی لێ بووم نەنێ ئەو تەپتۆزەی ملیش کردیانە تەپتۆز کە چوومە نێو ملیشکان ملیشکەم کردیان تەپتۆز و هاڵاتن
دەوتە پتۆز و ئەسپێ و چێس و شتیش پێما تێدا بوو نێوانەکەی ئیدی تحمل نەدەکرا هەر 15 دقەم دەو لیسەیدا تحمل کرد هاتمە دەرێ دیتم پۆلیس هیچ دیارنینوانە و وەڵا دەمەیز بگەڕێمەوە باوەڕ دەکەی ئەخت و چارم کرا من نەمتوانێ بەسەر ئەو تێردڕۆیکەومەوە ئەخە ترس پێشەوانشی کرد ترس وا کابرادی پۆرکڕۆیان شێ خەتەر بوو ترزوای لێ کرد بۆ میدی خێزانیشم لێم دەگەڕا خێزام هات پێما بە هاوکاری وی زۆری کۆمەک کردموانە ئیدی توانیمان وەسەر تێردڕۆکەی کەمە ئەمە ئەم پاتۆڵ شتەکەم دڕا لەو سەرش هاتبووم پاتۆڵشی چی لێ نەهات بوو وا پازدمدا بوو نازانمەوە بە چۆندا وەڵا بمەڕام بۆ ڕاست دەکەی بەڕاستی تورکیا بۆ ئێمە هەم دەرسێک بوو هەم بڵین ڕابردووکی خۆش و نەخۆشی تێدا هەبوو بەس خۆشەکەی ئەوە بوو ئەوانێکی ئەمە لێ بووین هەموو هاوبیر و باوەڕ و هاو سەنگەر و هاو فکر و هاو ڕێبازی یەکتر بووین هەمومان یەک بەرنامە و ئەساسنامەمان هەبوو ئەویشکە بەرنامە ئەساسنامەی حیزبی دموکرات بوو لێکی گرەدا بووین هەموو ئەوەندە پێکەوە بووین وەکو یەک خێزان لێهات و یەک خانەوادە یەک برا یەک بنەماڵە بووین خۆشەکەیەوە بوو دەچوونە بنە چوو بەنێکن هەر کەسەشی وەکو برای خۆت وا بوو ینی هیچ دڵت نیگەران نەبوو لە هیچ شتێکی ینی حەزت دەکرد مەسەلەن پسێکە نییە حەزت دەکرد هەمیشە لەکەم یەک بووی هەمیشە تامەزوێ ئەوە بوون هاچووی ئەیەکوین واش بوو جا واش بوو کە مەسەلەن ئێمە هێندە کەسە بوو 3 کەس پێکەوە دەخانویدا بوو جا ئەمە دوو ماڵی دی بوون ئەمش چوو بوون کوتیان وەرە بە پێکەوە بە ئەو خانووی بگرین ئەمە چوین خانومان گرت و ژنێک هات خانەکەی بەکرێتدا کەدانێ لەکن ئێنە زۆر نزیێک بوو ئەگە وا بزانم خزم ماڵەکە ئاشنای سمێل بەختە هەبووە وەختی ئەگەر ئێستا لە ئەمریکایە ئەو بۆی گرتین بەس دوا کوڕەکەی هات کوتی ئەوە منە یان پوڵەکەی دادەن بە من یان دەڕوون ئەمەش هەر وەکو چۆن بڵین ببرە ئەو برادرم کەدا حەمامێک کرد ئەو مۆزوعن کە بەسەر هات ئەوانی ئەمە ئاوا لێ کرد کوتیان بڕۆ ئاوێ سارد بڕۆ ئاوێ گەرم بڕۆ سەردیکەوە وازانی کارەبا چی هات نادا حیساب خانووە ئەمش دارێکم هێنا وەکو داری دەست پێمەڕی دەچوو و بەر دەرکەمدا کوتم با نەبێت هەواگە پاڵان کە پێوەنا ئەتا ئاوەکەی سەر دەکەمەوە ئاوم ساکردەوە و خەریک بووم و ئەوانە هیچ کەس دەتەکێنەدا چاومێکەوە خەڵک پێ دەکەنێ چای دەخۆنەوە چم کوتم چخەبێ کوتیان وەرە سەعماڵەتمەدی بۆ دەنگە ناکە خێم بۆ تو چێت دەکرد ئەنگۆ ئەمدە حەمامێ نەکرد وەڵا کاکە وەرە لێ پێ بکەن و پێ بکەنە حین پێکەنی ڕا ساحبخانەکە وەڵامەدەکە کوتی بەم پێ دەکەنن وەڵا باەندەری کردی لەسەر پێکەنینە مەسەلەکەی بۆ ماتی نەدەگەیش دەنا کوردش بوو کلمانش بوو بۆ حاڵی نەدەبوو بۆ حاڵی نەبووە کوتی دەوی بڕۆن لەو خانوێ یعنی ئەمە هێندە قەشمرم ئەنگۆ پێ دەکەنن ئەوان بە چ دەکەن دەریکردین جا هەموو ماڵەمەش یەک داشقە بوو داشقەی خانعسەی دەهات تەلەفۆن بۆ ئەدی بۆ دەکرد دەهات هەموو ماڵەکەمان یەک داشقە بوو یەک داشقەی هەم سوارشی دەبووین هەم ماڵەکە سوار بوو پێی بدیم بۆ دێشی دیکە بەڵێ با باسی بیرەوەرێکی دیکە بکەین بەڕێز خوالی خۆش بوو مەلا محەممەدی عوسمانی یەکێک لە کەساتێ خۆش نییە و محتەرەم و بەڕێزەکانی نێو حیزبیە پێما هەر کەسی لەگەڵی دانیشت بێ و لەگەڵی هاوکات بوو لە نزیکەوە بە خزمەتی گەیشت پێ لە بیری ناچێ کەساتێکی زۆر خۆش نییە و بنەماڵەیەکی زۆر بەڕێز ماڵ منداڵی هەموو سەرکەوتوو منداڵ شتی باش ئەتوو ماوەیەکی لە خزمەت دوی کارت کردووە بیرەوەریەکت هەیە کە زۆربەی پێشمەرگەکانی حیزبی دەیزانن زۆر جار خەڵکی دیش بۆ منیان جێراوەتەوە بۆ خۆشت بۆ منت جێراوەتەوە جا پێم خۆشە بەبێت کەم و کەسری ئەو بیرەوەرەی بژێڕینەوە ئەو بیرەوەریە بێحورمەتی بە کارساعتی هیچ کەس نییە فەقەت شتێکی سادقانەی لە مۆدی خۆتدا
چەند شەو پێشیش برادێک بۆی دەژێڕامەوە دەیکوت ئەگەر بزانە ئەوەی لە بیر ماوە کوتم لە بیری ماوە زۆر چاکشی لە بیر ماوە ئەو بیرەوە لێم پێخۆش بۆ بژێڕێەوە باز دەکەی بەڵێ وا بوو بەس ئەوەی کە ئاستی قەزێکە بوو ئیمن نەبوو ئەمە میوانێکمان هات بوو نەوی مەراحمە زریانان پێدەکوت پێشمەگەی حزبی بوو بەس ئەوان لا دۆڵێ بوون ئەمن ئەوم نەدەناسی هاتووکن مامەستای دەهێت بڕاو بۆ خارج هاتوو بۆ خودەحافیزی جا باسی وەی دەکرد من ئەوەندە لێرە بوومە و ئێستاوە دەچم بۆ خارج ئەوانە مامەساش کابرایشی بەڕاستی زۆر مەسلحەتی و زۆر کابرایکی بە مەسلحەت یعنی ئینسانەشی ڕاست و دروست یعنی ئەهلی مەسلحەت بوو بۆ خەڵکی کابرایشی خۆشنیێ بوو کابرایکی دروست حیسابی بوو حیزبی بوو کابرایك بوو زۆر ڕاست بوو لە هەموو بارێکەوە مەبەستت ئەوەیە مەسلحەتی مەبەستەوەی ئەهلی سڵح و مصالحە و پێکهێنان و ئەوە بوو مامەستا منە محەممەد ئەمن دەتوانم بڵم بۆ مامەستای زانکۆی دەبوو یعنی مامەستای دانشگای بوو ئەمن نەمزانی ئیسفادەی لە مامەستای بکەم بەڕاستی کابرایەکی هێندە زانا بوو ئەوش دو مەراحمە کوتی مامەستا تو چەند ساڵە لەنێو حیزبیەوانە ئەو وەختی کوتی 20 ساڵە ئەگەر لە بیرم بێ ئەوش هەستی ڕاوشاند و هەر کوتی وڵی زۆرە ئەمەش نان دەخوارد کوتم بۆ زۆرە ینی مامەستا بۆ هەسە ڕاودەشێن یعنی مامەستا ئەو 20 ساڵیان تووری فرۆش بە باشتر بوویان نا کوتی نانام ئەمەشتوانە وتم بەرێ وەڵای قسەکەت ئاوا دەگەێنێ هیچ دەنجی نەکردوانە دوایەوە کە میوان ڕۆشت و چای عەسریان خواردەوانە نوێژی کردوانە مامەستا کوتی چەند ساڵە ئەتو فێرمەگەی کوتم وەڵا 5 ساڵە مامەستا بوو کوتی وەڵا ئەو 5 ساڵی هەرگوت خواردە باشتر بوو بووە کوتی ئەو توورەی کە دەخواری ئەیمت داوە ئەو ئەگە ئەو قربەی بوویە خۆ لە گوویتە می ناخۆشترە مامەستا خەزاتم وەڵی ئەم مەساتە بۆ نەبوو کوتی نانە تەواو ئەوە جای بخۆی وەرگرت دوا ئەوە چۆ بەردەمی ئەو قسە چۆوە کن برادرشی دیکێکە ئەندامی دەفتەری سیاسیە کوتی مامەساگە دەڵێ بازداشتێکین کوتی نا قسەکن پێکتووە لە حکمی 3 ساڵ پتر وانەشی هەیە بەقەت پێشمەگایەتی خۆی چەندەی کردووە ئەوەندەی حکم بدەیت هێستا وانەشی نییە کوتی وانشی خۆی گرتووە نەیگەشت تا مامەستا خاطری خۆش مامەستا هەیە مامەستا ئەوەندەی بزان مامەستا تووشی خۆش دەویست دڵی نەدەهات حەزێت بکە مامەستا بەحکمەوە کە لەگەڵ ماموان زۆری یەک بنەماڵە بوونەوە و پێشمەگایەتی بوونە ئەمە لەگەڵ ماڵە مامەسای وەک تایفەش دەگەنەوە یەک یعنی لا پشتێڕا مامەستا لە بەشی قەزای ئێوارەیەک بوو ژنێک بوو ناوی ناهێنم زۆر وانێک بوو کسەکەی نادام لاقی وەردەگەر نادان نەیدەدا لێی زیاد دەکردەوە کسە و کوڕا کێشان نەبوو بەس ئەوە بوو داشی لە کۆنی نەدەبوو ئیلا بلا دەبی ئەو کسی من دەبی زیابێتەوە کوڕە جەخی هاواری هیچ مشکلم نییە ئیدیش نەت هاواری دەدا و فریای دەدا و مامەساش ژنەش حەیب نەبێ کۆشی هەڵداوە کوتی حیزب تەعدام لێ دەکا نازانم چی مامەستا کوتی خەسە کوتی دەریکێ کوتی تێ هەڵدا ئەمن بێ کە بزانم پیری بگرە ئەدی وەدەرینێ ئەگە کوتی تێ هەڵدا بڕ شەقامدا کوڕە کوتی چتکە هۆم وام نەکوتە تێ هەڵدا کوتم مەدیوان نەکوت ئایزاوە ئەو بیاقی عالیکە ئەمە بە شەقان دەرم کرژنام بۆ شەقانمدا کوتی خۆم وام نەکوت کوتی ئەدو نەکوت تێ هەڵدا کوتم بۆ معنای نەبووە تو تێ هەڵدا پیری بگرێبی بەدەرێ تێ هەڵدەبی بەدەرێ مەبەستێ فڕای دەدەرێ بە ئەو قسانە نەکاوە ینی لەوێ ئەو بێحورمەتانە نەکە بە شەقانمدا حتا بەدەرکی پەلەکەم برد لەوێ وڵادی ئەودا ژنەشکاتی لە من دەکرد لە کۆم نادەبوو مامەستان نەبا کوڕە ئەمیشی توش دەکرد ئەوە تێ هەڵداوە ئەی کوتم باباتون تەواو شتەکەت ناخۆش بوو بەڕاستی باشە وەڵێ
دوا ئاخیری فەقیرە کچەکەی هەڵی ئەساندەوە زۆرشی بەڵێ پێ بەرحاڵ ئەدی باشە تو کەڵەبابەکەی مامۆستاش عەزیەتی دەکردی کەڵەبابی مامۆستا کەڵەبابێکی هەبوو زۆری حەزت دەکردی جارێکی لە کەڵەبابەکەشت داوە بزانم دەخی ئەو لاویر نییە بەس وەبیرمە کوتت لە وانێکی کەم داویشتە کەڵەبابی ئەوە لە پلزگی سەرێ بوون ئەو هێندێک لە بنەماڵەکان ئەوێت چوەر بوو مریشکوشیان زۆر دێنان دەبوو لەوێ گەورە دەبووانە کەڵەبابەکە نۆژی ئینێوڵە بانجی دەدا ئەمیش هەر دەنووسمەوە بانجیدا و هەر نۆژی ئینێوڵە تا ئێستاعاتشی تەکرد ئینسان دووە ئەمیش هیچێک لە ئەو کەوشی سەرگا هەبوو نەوانیوانەکان بەڵێ برادرشی بەس نەبینانم کەوشە زیرە نەرمەکان ئەوانەی هاوتەمەنی من دەزانن وەلی ئەوانی نسلی ئێستا زیری گەورە و قورس بوون بەڵێ بەڵێ ئەمە پێم سەرگا وەڵا هەڵم هێناگە دام هێنا بە هەمەدەما خۆمەگەر لە ملی کەڵەبابە بدە ئیدی نێوەرە بانگ دەتەوە مامۆستا هەستا کوتی قەید ناکە کوتی ئەویش مەلای ئەمیش مەلامە هیچ نییەوە لەسەر مەلای وانەت کردووە ڕاست دەکەی وا بوو فەڕناکە کوتی چ لەوە داوە چێ لە من داوە هەر یەک بوو چون ئەوە بانجی داوە ئەوەش مەلای ئەدی ئەمیش مەلامە مامۆستا ئەم عەدل نییە من ئاو بەتون ناڵم بەس مامۆستا مەلا ئەحمەد بەڕاستی یادی بخێری ئینسانێکی زۆر زۆر محتەرەم ئەمن یەکێک دیارە ئینسانی باش لەنێو حیزبی دموکرات زۆرن حیزبی دموکرات وەکو بڵێن وەکو دانیشگا گوایە ئەگەر ئینسان جوان ور بێتەوە دەنەوە حیزبدا بە جوانی ئەگەر فکر بکاتەوە ئەو ئینسانانێک کە دەنەوە حیزبدا کە تێکوشەری زۆر زۆر قەدیمن دێنن ئەوانە هەموو ئینسانشەی ئینسانهاکی باسەوادن ئینسانایشی ئێستعداد ئینسانێکی ڕۆشنفکر سیاسی بەڕاستی شتیان لێ فێر دەبێ بە نەزەری من ئەوەی لە دانیشگای تو فێر دەبی لەوێ باشترش فێر دەبی شی پێشکەوتوتریش بەس هێندە کەسەیە جۆ ناداتێ ئەم هێن نادات ئەمنە وەختی جۆم زۆر نەدەدا چون کاتی گەنجێتی هێندە شتی هەیە کابرا فکرێتی ئیدی هەیە بەس ئێستا ئەو فکرەکەی ئێستا هەمە ئەوەتی کە هەم بە لەوانە بوو ئیسفادێکی زۆرم لێ دەکرد کە لێشم کردووە و ئەمن هەر لەنەوە حیزبی دموکراتدا ژیانی هاوسەگیرم پێکێنا دوای 2 ساڵان کە درام بە یەکێک لە ئۆرگانەکانی حیزب لە زیندان کە بەشی پارێزگاری بووم دوای 2 ساڵان جاوزار تصمیم گرت کە دانیشم و زۆرشان ئەدی حەولا کە دانیشمەوەنە کوتم هەڵوێستم گرتووەدی دادنیشم ینی دانیشتەکەشم هۆی ئەوە نەبوو بەڵام واز لە حیزباتی بێنم هەلو مەرجی من ئاوای دەخواست زولفەکەی من ئاوە بوو ینی هەرێکە و شەرایەتەشی هەبوو ئەو وەختیش وا بوو دەماوەی ساڵ و نوێکیدا 1000 نەفەر دانیشت بەس ئەوە نەبوو بڵێ حیزب کەم بێتەوە یان وەکڵەت کۆتایی پێهات نا حیزب وەکو قەتارێک وە هەر دێ سوار دەبێ و دادەبەزێ ینی لێ کەم نابێتەوە کاخسرە ئەتۆ لە ژیانی بنەماڵەیشدا سەرکەوتوو بووە بەخۆشیەوە و هیوادارم سەرکەوتو تریش بی سڵاو ڕێز بۆ بنەماڵەی بەڕێستان جارێک وەبیرت ماوە جارێک بۆ کارێکی نازانم ماموریەت بوو نا پێم وایە زۆرتر کارەکەی بنەماڵەیی بوو چ بوویەوە کارێکی خۆتان بنەماڵەی خۆتان دەتەوێت چی سەری ماڵێ بدەیەوە وەلی بە شێوەیەکی سەیر گەیشتیەوە و ئەوانە بە تەنیا چوویەوە خانێ و ئەوانەوە بیست ماوە تووشی ماشێنی سوپای پاسداران ئەوانە بووی باواز لەوەی بین کە بۆچی چوویەوە مۆزۆیەکی خانەوادەگی بوو وەلی پێم خۆشەوە بەندەی ڕێگاش باس بکەین بنەوە بۆ وەختی ئەوە ڕاستی بێ کە ڕۆژمەوە چەکێکت پێ بوو چەکش بەڵێ دەماسەم پێ بوو دەماسم پێ بوو بەزە منە کە ڕۆژمەوە زۆر بە تاکتیکی زۆر بەوانێکیشی وا کە ڕۆشتم کەس حەز بە هیچ نەکە
بەس ئەو وەختی کە لە نەڵاسێ بوون سەردەشتێ نەڵاس بازارە شیری بوو بازاری حیوان شتوارە بوو چێودار و شتواری لێ بوو لەوێ ئەو ڕۆژی سێشەمبەش بوو هەسقدا کە ئەو ڕۆژانە هەبوو ئەمیش گۆچانێکم پێ بوو لە ڕێ دیتومەوە گۆچانێکی کەچە بوو پێ بوو بەس بە قەسی خۆم دەشەران بەولا بوو ئەبولادە کە شوبەی ینی کەسێک کە بشەلێ یعنی شوبە هیچی لێ ناکرێ مەسەنەوە بۆ هیچ نابێ نەبوو سەرباسی دەبێ نەبوو پێرمەگات ینی بۆ هێندەشتین کەس ینی شەلە بەس ئەمن بە هەردوو لادا دادەشێت ئەوەنەوە هەر بەلایەکیدا وهام شتەکە شوانە کردبوون دەڕۆژم هەر دەفکردا خواد خاوەردە هاتنەوەی کە مەڕ و ماڵەتی کە پێبوو دەستم کاڵێنا بڵی ڕانە دەگرت بەڵاو وەختاکی ماشینی ئینیر و ئینتزامی شریکەوە شریکرا هاتە بنەم ڕاوەستان خوا لەو سەری ئاگەریە یعنی تەواترسە کوتی دەستێ شووە کوتم دەڕۆم پیران شاری کوتی وەرە سوێر بە نادام بزەی پێدا هاتەوە ئەمنی پێوانێک بوو شەلم ئاوەلا کۆمەژی کردم لەباری ئینسانیەوە چ بووم کە چوومە پشتەوە دوو حیمای خۆیان بە ژێرسێەوە ئەدەوێدا بوون کوتی ئەدەرە دانیشە خێوەتەشی بوو نادام خێوەت بوو ناسم تەلیت بچ بوو حد ئەدەوێدا بوو کوتی لەسەرەوەی دانیشە ئەمش دانیشت و یەشی گەولایشی ئەلولا بە تفەنگەوە ئەمە پێما بوو ئەوە بۆ منە داواکە بۆ منە دەی حتا فکردا من چۆن خۆ دەرباس کەم لە میراوێ ڕاست و پاگای ئینیر ئینتزامی ڕاست و دەبێت ئەوە تو پێشمەرگەی و دەمانچەیەکشت پێیەوە هاتوێتەوە منتقەی ئەوە نازانم چ خەبەرە ئەمن ئەوان لەبارە ئیسانی و ئەمیان سووە ئەمیان شەکە ئەمیان فەقی وڵا هاتە خوارێ پەروەندەی پێ بۆوانە چۆوێ و بڕەکی قسە کرد و ئاوە سەحاتەشی خان وڵا دوای هاتەوە سوار بوو وڵا ڕۆژ بۆ خانێ کورە هەمووی 2 ساعتی نەکرد 2 ساعتی نەکرد گەشتە خانێ نوژ نێوڕۆیە دەی چ بکەم چ نەکەمەوە نەخوا نەمناسنەوە وڵا حەمامی قەرەگۆلی عەلێ وڵا خۆم لە حەمامی عەدی هەوی حتا نوێشەوە وتم بە تێرەدا کاتەکەی بەسەر بەرم جا وەختی بە 100 منی بوو نادەم 100 منمدا تقریبا ساڵی چەند دەبوو ساڵی 1970 والله تقريبا 76 والو تقريبا همان بسط ما يبغى عادي وجا هات مدري هوات حاري بو وانا ولادي باش بو لو سريش هل باشتر يخو معنا دي كاكاكم زي كدوانا ادي هل بو سبحانك يا شباب بو سبحانك امنا مريت الدواء زور باز بشيوازك مثلا جنو من دارو لباسي كردي وانا كشد يعني هابو سيران دسين كتري وتشادان ونازانم دارو شتي خوارني وهذا دسم بو سيران وشتوالا بو دروا يعني شيشي اولا هايلي مش دانوش كان دا بوخم دانش بوم يعني دسم هاد شي رانا دقرت راز روشتي حتى سرمرزي جاء من هر فكر مذكروا أوانا تساوي لولا بيبدأ ما تسكن فردا بس حتى حل سلم يا سلام فردا خو أوزا كان ما له يقرأ تبادوا بوش قرابة هو كمان سكت كاري كتير با كاري دكتور كربو وكو جرسي واو على ميزة دوانا كان أبو أربعة يخود بو يا حزبي بو شخصي يخوم ونانا حزبي نبو بو يخود كريبوت من بخوم ما حملي دمان سو كراشنكوف فيزوش اديش مذكر بخوم سيغارش دفروج زاري وابو لا بريزيد السيغارش كدفروج اما علينا بوم ما مصابوا يدفروشتم تكو زاورا ورا كفر بولي دكانداريش والله يا خاص حمشتك ما فاتك بيزول يعني خاطري بیروەری خۆشمان هەیە بەس ئێسان دەبین دێت حاڵەتدا شتی هەموو شتێنی ناتەوە بیری دەنا خاتری خۆش هەیە مامکونەژات جارێکیش لەگەڵە من بە سکایپی قسەت دەکرد ئەمن
ئەوەتی ئەتوو دوکانت هەبوو دوکانم بەڵێ کوتدەوە لاپتاپەکەی ڕوویدەوە دوکان دەرکەیت دەکەم کەسێک کات کوی دزوشت زۆرە هەیە ئیوا شی دەزیێوانە ئاگار لێبێ من ئەوە دانش بووین اتفاقا هەر علی درێژ بوو ئەوەندە ڕاست کەمەوە بینەران جان ئەوانەی کە بە تایبەتی ئێران زۆرتر ئەوروپا چاکتر زووتر لێ ماحاڵ دەبن لە دوکانێکمان نەبووم دەچمە دی پشتەوە بینەرانی خۆشەویست لە قوتابەکەم ڕوو دەرکێک کرد و کتم کا خسرە و ئەگەر منداڵێک شتێک هات شتێکی هەڵگرت کامێرا شتی نەبوو دوکانەکە گوتم پێم بڵێ هەر پێم بڵە بڵەوە شتی هەڵگرت هەتام کارەکەی دەکەم دێمەوەی دی کاخسرەوە بە قەول چاودێری دوکانی منی دەکرد لە ئاڵمانە ڕامیش لە فەندان دێڵمەوە لە ڕێگای لە قوتابەکەی ڕاوە چاوی لە دوکانی من بوو بەڵێ دامێ بدە فەرمە ئەمەش خێزانم قەنی شەکری دەکڕاندەوە دەکردەکان لەبەر ئەوەی کە ئاگام لە دوکانەکەی ئەیتوو بوو ئاگان لە ئاشپەسانێ ئەدی بڕابوو دەکەشن پێوەدا بوو وەختاشی ئەو ئالەرمە ئەو ئاژیرە کێری دەدا ئەمە جوێنە نەبوو ئەتوێ ژوێن لێ بوو کوتت کا قەسە بڕۆ بزارە ماڕۆ ئاودی گرتو ئەریاننا ها تمەشێ ئەمە ئاگان لە کابرا کە بزرێنەکان کەچی ماڵەکەی خۆم ئاوری دێبەربووە من نەمزانیوە ئەدی وا بوو کە لەگە هەڵات نییە لاقمە سیمەکەی کەوت سیمەکەش پسەدووە ارتباطشمان نەبات چونوانەکەم لێ سیمی بڕقی لاپتاپەکەشم ئەویش لێ پسە ئەدی وا بوو دووە هەر نیگەرانی ئەوە بەرەستان لێ هاسی پێم پاشی مانگەشی ئەو دارەکان سم لێ هات کوتمە ڕاشتەکە ئاسایی بوو کوتمەوە قەند بوو شکل بوو ئاوە کوڕابووە ئەدیات بۆ خوارەها کە قاڵ دەبێتەوە دووکەڵی ساز دەکات ئەوە ئەوانە حساسن جانە بۆیە ئەو لێدا بوو ئەگە ئەتی پێ نکتمان خۆم ئەمە هەر نەشم دەزانێت ڕێڵا تۆ ئەم قەرار باگەر لە دوکانی من بێ ماڵە خۆت وەخت باوری بگرێ زۆر خۆش بوو دا ئەو ئاژیرەی کە لێیداوە بەڕاستی بۆیە باشە لێرە خانوویەک ئەو دەستگا ئاژیرەی تدا نەبێ ساڵماڵ لێت قبول ناکە بیمەش لێت قبول ناکە ئەوە ئیجباریە کە هەموو ماڵێک بە پێی میتراژستا ماڵەکەی بڕە گەورەی دەبێت دوو دانەی تدار بن دەنا دەبێت ماڵەیەک دانیار هەبێ دی بەحەسن دووکەڵی سیگارێش بێ ئەو ئاژیرە هەڵ دەبێ بۆیە ناتوانین سیگارش لە ژێر بچێشی بە دووکەڵەکەەوە ئاژیرە لێت دا جیرانەکانیش هەموو جوانە دەبێ ئەوەندە قەوێ بەهەڵ زۆر سپاس ڕۆژێکی خۆش بوو کاخجان هیوادارم هەروە سپاس دەکەم زۆر خۆشحاڵ بووم زۆر خۆشحاڵم بەڕاستی لە گەزەرابێت قسەمان کرد ئینشاڵا پتش قسان دەکەینەوەوانە لەمێژ قسەم لەگەڵ نەکردبووی زۆر سلااوڕێزم بۆ خانەوەدە شتەیە زۆر خۆشحاڵ زۆر سپاس ئەمنیش هیوادارم ئەتوو ئێستا بارودۆخی ژیانت باشە هیوادارم لێت تێک نەچیە و لەوەش باشتر بی و خانەوادەکەشت سەرکەوتووە هیوادارم لەوەی سەرکەوتووتر بن و هیوادارم ڕۆژێکی جاین بۆ خۆمان بەو دیاتەیدا هەرە و دیاتی کە کارتت پێدا بڵاو دەکردنەوە سواری ماشێنشیم پێدا بگەڕێنەوە ئێرانیش نزیک بۆ تۆ ئازاد بێ بەڵ مەسیرانەدا بگەڕین ئینشاڵڵا مامکونژەجان زۆر سپاس بۆم شتێکی زۆر سپاس بەڕازی سپاس دەکەم بۆ توش خواحافیز بێ سەرچاو